کار یان بیمەی بێکاری داخوازیەکی سەرەتایی جەماوەری بێکاران لە ئێران. بێکاری لە ئێران گەیشتووەتە ئاستی کارەساتێکی کۆمەڵایەتی. ئەوە تەنیا کرێکارانی بێکار نین کە بەدەست ئەو دیاردەیەوە دەناڵێنن، بەڵکو تەنانەت بنەماڵەی کرێکارانی لەسەرکاریش بەردەوام لە دڵەڕاوکێی بیماریدا بەسەر دەبن. ئەوانیش بەو نیگەرانیەوە دەژین کە داخواکەی ئەمڕۆ بێدیان سبەی ئەم وشترە لە بەردەرگای ماڵی ئەوانیش ڕۆدەنیشێ. بێکاری لە ئێران تەنانەت زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە دەرچووی زانکۆکانیشن دەگرێتەوە. کەمنین ژمارەی ئەو لاوانەی کە بە هەزار ئاوات و ئارەزووەوە ڕوویان کردوتە زانکۆکان و بۆ بەدەستهێنانی پلەی خوێندنی باڵا حەوتخانی ڕستەمیان بڕیوە، بەڵام ئەمڕۆکە بەکاری کرێکارێکی سادەش ڕازین و دەستیان ناکەوێت. کرێکارانێک کە ڕۆژ لەگەڵ ڕۆژ بە داخرانی دامەزراوە و ناوەندە ئابوووریەکان دەستنە ڕیزی بێکارانەوە، خێڵی لاوانێک کە بە دەستێنانی پیشەیەک بۆیان بۆتە ئاواتێکی خەیاڵی بە لێدوانی بێسەرەوبەرەی لەم چەشنە بێدەنگ ناکرێن. یەکێک لە گرنگترین ئەو داخوازیانەی کە پێویستە لە جەرگەی خەبات لە دژی بێکاری ڕوو لە سەرمایەداران و دەوڵەت بێتە گۆڕێ، دابینبوونی بەڕێوەچوونی بێکاربووانە. ئەگەر دەوڵەت ناتوانێت کار بۆ بێکاران دابین بکات، دەبێت بیمەی بێکاری کافیان پێبدات. ئەرکی سەرشانی دەوڵەتە کە ژیانی کرێکارێکە لە کارخانە و ناوەندێکی بەرهەمهێنان و خزمەتگوزاری و هیتر دەرکراوە دابین بکات. بڕووبیانووی وەکو ئەوەی کە کارخانە مایەپووز دەرچووە و پارەمان نییە و هیتر لە هیچ خاوەن کارێک قبوڵ ناکرێت. ئەوە مافی سەرەتایی کرێکارانە کە سربەخۆ لەوەی کە کارخانە قازانجی بووە یان نەیبووە ژیانیان دابین ببێت. گومان لەوەدا نییە کە تا ئەو کاتەی ئەو ڕژیمە لە سەرکار بێ، هەلومەرجی کار و پیشە لە ئێران گەلێک دژوارتر دەبێت و ڕێژەی بێکاری دەچێتە سەرەوەتر. لەوەها هەلومەرجێکدا ئەوەی کە گرینگە بەرەنگاربوونەوەیە بەرامبەر بە شەپۆلی ئەو بێکاریەی کە کەوتۆتە ڕێ. ئەم بەرەنگاربوونەوەیە پێویستی بە وشیاربوون، ڕێکخراوبوون و خەباتی ڕۆژانە هەیە. پەلاماری ڕێکخراوی سەرمایەداران لە ڕێگەی دەسەڵاتی دەوڵەتیەوە بۆ سەر ئاستی ژیان و بەڕێوەچوونی کرێکاران تەنیا بە کەوتنەکاری هێزی جەماوەری کرێکاران لە ئاستێکی کۆمەڵایەتیدا تێک دەشتێت. هەموو نیشانەکان ئەومان پێدەڵێن کە بە توندبوونەوەی قەیرانی سیاسی ڕژیم ناتوانێت شەپۆلی ئەم بێکاریە و ئەم پەلامارە بۆ سەرژیانی کرێکاران کۆنتڕۆڵ بکات. کرێکاران لەم خەباتە چارە نووسسازەدا پێویستیان بە هاوپشتی چینایەتی، بە تێگەیشتن لە بەرژەوەندیەکانی ئەمڕۆ و سبەینەی خۆیان، بە ناسینی هێزی واقعی خۆیان، بە ڕێکخراوی پیشەیی و سیاسی خۆیان، بە ڕێبەرانی خاوەن نفوذ و کارامەی خۆیان، بە دەرسوەرگرتن لە ڕابردووی خۆیان و لە خەباتی جیهانی چینی کرێکار هەیە. بەڵام چینی کرێکار لەم بابەتەوە لە سەرەتای ڕێگەدا نییە و بەڵکو بەشێک لەم ڕێگەی تا ئێستای بڕیوە. چینی کرێکاری ئێران لە ئاستێکی بەریندا ماف و داخوازیە سەرەتاییەکانی خۆیان ناسێت و لە مەیدانی جۆرا و جۆردا بۆ بەدەستهێنانیان خەباتی کردووە. پێویستی پێکهێنانی ڕێکخراو و تەوکردنی هاوپشتی چینایەتی بۆتە وشیاریەکی جێکەوتوو لە ناو ڕیزەکانی چینی کرێکاردا و گەرای سەرەتایی پێکهاتنی ڕێکخراوگەلی چینایەتی کرێکاران لە جەرگەی دیکتاتۆری و سەرکوتدا دانراوە. ئەم دەستکەوتە لەگەڵ هەڵکردنی هەر شنەبایەکی ئازادی و گۆڕینی هاوسەنگی هێز بە خێرایی پەرە دەستێنێت. ژمارەیەک لە ڕێبەرانی کارزان و وەفادار و جەسوور لە ناو ڕیزی کرێکاراندا پەروەردە بوون. سۆسیالیزم بۆتە یەکێک لە مەیلە واقعیەکانی ناوچینی کرێکار. هەموو ئەوانە توێشەی ئەو ڕێگایەن کە چینی کرێکار لەبەرەتی. بەڵام ئەوەش ئاشکرایە کە ئەم دەستکەوتانە هێشتا بۆ گەیاندنی ئەم چینە بە ئامانج کافی نین. خەباتی کرێکاران لە ساڵی داهاتوودا بۆ پاشەکشەکردن بە پەلاماری ڕژیم و سەرمایەداران یەکێک لە دیمەنەکانی پڕشووری خەباتی سیاسی و چینایەتی دەبێت. با بە ئامادەکاریەکی زۆرترەوە بچینە پێشوازی ئەم نەبەردەوە.